ئەم چالاکیانە ئەم خۆپیشاندانانە واکەن بەشێک لە پیاوان بوەستن بەردەوام نەبن وەکو ئەو دەسەیەی بینن بڵێ بەسەیتر تونند و تیژی دژی ژنان مەکە. منەمێ ئەم پرسیارە لە میوانەکەم کەم ئەویش دکتۆرە خانزاد ئەحمەدە ئەمیداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ستۆدوی هەشتا. دکتۆرە بەخێر بیت. ئەم چالاکیانەی هەموو ساڵێک لە 1999 دووبارە ئابێتەوە بژیت چالاکیەکرێت خۆپیشاندانەکرێت بەرنامە ڕاگەن بۆ 10 ڕۆژ 15 ڕۆژ توانی وتانە وا لە بەشێک لە پیاوان بکەن بۆ ساڵی داهاتوو کە ئەم یادە دووبارە بێتەوە ئەم تونند و تیژە کەمتر بێتەوە ڕێژەکەی. بەڵێ بەشێک لە پیاوان وایان لێ بکەن هانیان بەم بەشێک لە پیاوان کە ئەم تونند و تیژە کەمتر کەنەوە بەرامبەر بە ژنان. زۆر سوپاس. بەخێر بیت. سوپاس بۆ جەنابتان و سڵاو بۆ بینەرانی کورسات. وەک جەنابتان ئاگادارن ینی لە بەیاننامەکەی سەرۆکی حکوومەتیش زۆر بە ڕاشکاوانە باسی لەوە کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو دام و دەستگا پەیوەندیدارەکان پێویستە هەماهەنگێکی بەهێز هەبیتن بۆ ڕەخساندنی زەمینەیەکی لەبار بۆ کەمکردنەوەی تونند و تیژی و هەروەها بۆ پاراستنی کچان و خانمانی کوردستان و هەروەها لەلایەکی تریش بۆ گەشەپێدانی دەرفەت لە بەردەم کچان و ژنان لە کوردستان. ئەوەی جنابتان باسی لێوەکەن تونند و تیژی بە کوشتی تونند و تیژی بەداخەوە زیادی کردووە. مەسلەی وەڵامدانەوەی دەستگاکانی حکوومەت بۆ کەمکردنەوەی ئەم تونند و تیژیە بۆ وەڵامدانەوەی مؤسساتی حکوومەت بەهێز بووە تەنسیق و هەماهەنگێکی زۆر باش هەیە لە نێوان هەموو دام و دەستگاکان و هەروەها ئەوەی کە پێم خۆش ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە ئێستا لە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان کە بووە بە ئەنجومەنی باڵای گەشە پێدانی خانمان بە پێی پەیرەوی نوێ سیاسات و داڕشتنی استراتیژەتی نوێ و هەروەها سیاساتی نوێ هەیە بۆ کەمکردنەوەی ئەم تونند و تیژیانە و هەروەها بۆ ئەوەی کە پلان دابدرێت چۆن وا بکەین پشتگیری لە کچانمان لە ژنان لە ئافرەتان لە خانمانی کوردستان بکرێتن بە شێوازێک وەڵامدانەوەی دام دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت بەهێز بکرێتن. خۆشبەختانە ئێستا بەجگە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیرەوەکەی ئەپروف کردیە ئەواتە پەسەندی کردووە هەماهەنگێکی زۆر بەهێز هەیە لە نێوان دامەزگەکانی حکوومەت وەکو وەزارەتی کار و هەروەها وەزارەتی ناوخۆ بەڕێبەراتی تونند و تیژی لایەنێکی تر هەروەک بەڕێستان دەزانن کێشەی خانمان کێشەیەکی هەمەلایەنەیە لەوانەیە بە تەنیا بە حکوومەت چارەسەر نەکرێتن و کێشەیە لایەنەکان تریشمان پێویستە. بۆ نمونە ئەگەر مانەوێتن زەمینەیەکی لەبارتر هەبی بۆ ئەوەی بەرنمەکانی حکوومەت استراتیژەتی خۆی بە باشی جێبەجێ بکە پێویستمان بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە پێویستمان بە گۆڕینی هزر هەیە لە پەروەردەوە پێویستمان بە ڕێنوێنێکی باش لە پەروەردە لە ئاین لە تاکەکان هەتا لەناو خێزانیشدا. بۆ ئەمە بەستە ئێمە بە پێی پلان و استراتیژەتی نوێ کە ئیشمان لەسەر کردووە و دامان ڕشتووە لە ساڵی ئایندا جێبەجێکرێتن ئیش لەسەر ئەوواکەین کە ئەو استراتیژیەی پێشتر ئیشی لەسەر کرایە ئایا تا چەند جێبەجێ بووە وەگەر کەم و کورتی هەیە کەم و کورتەکانی چین و چۆن چارەسەرەکە دکتۆرە من هەر لەسەر ڕۆشنایی خاڵانە استراتیژیەتێکی نوێ دائڕێژینەوە و دائەندرێتن بە پێی ببوورە من جێم لە جەنابەت نییە. من هیوادارم ئێستا گوێت لێمە گوێت لێمە دکتۆرە خانزاد ئێستا جێم لە جەنابەت زۆر باشە. من طبعاً عەسر سێرچمە کرد بۆ ئەم بابەتە لە فەیسبووکە ینی ئەکاونتی هاوڵاتیەکەم بەرچاو کەوت گلەیەکی هەبوو ئەڵێ ساڵانە ژمارەی ئەو ژنانە ئەو کچانەی کە باسی ئەم کەیسانەکەن باسی تونند و تیژی دژی ژنانەکەن لە 50 کەس تێپەڕ نابێت. ئەو پرسیارێکی کردووە ئەڵێت بۆچی ئێوە ساڵانە ڕێژەتان زیاد نابێت کە بێن و داکۆچی لە مافی ژنان بکەن بۆ هەر ئەم ژمارەیە و هەر ئەو دەموچاوانن دووبارە ئەبنەوە. ئەمە ینی
قسەی هاوڵاتیە کە لە فەیسبووکان نووسیوێتی حەزم کرد بیکەم بە پرسیار بۆ ئێوە ئەمە ڕاستە؟ بەڵێ هاوڵاتیان ئازادن ڕاو پرسیان چییە ئەوەی کە ینی ئەوەی من لێرەم باسی لێەکەم باس لە بەرنامەی دامەزراوی خۆمەکەم باس لە ڕۆیا و پلانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بۆ پاراستن و گەشە پێدانی خانمان لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەوەی کە ئێمە وەکو ئەنجومەنی باڵای گەشە پێدانی خانمان خەریکین ئەوەیە کە هەڵسەنگاندنێک لەسەر ئەو استراتیژیە بکەین و ئیش لەسەر ئەوە بکەین کە ئایا چۆن ئەتوانین خانمان کارابن لە پەروەردە لە بازاری کار لە ئابووریدا لە هەموو کایەکان ئەوە نییە بەڵام ئێمە لێرەیە باسی تونند و تویژی نانەکەین ئیداری یعنی ئێوە ئەتوانن چی بکەن بۆ کچە خوێنکارێک بۆ کچێک لە شوێنێکی تاکەتی تایبەتە ئیشەکات من داوای لێبوردنەکەم تۆ جەنابەت کە باس عفوم کە بەس جەنابەت کە باس لە تونند و تیژەکەی خۆی تونند و تیژی بەس ئەوە نیە تۆ لە یەکێک بدەی یاخود جەستەیی بی یاخود دەرونی بیان تونند و تویژی بە هەزار شێوازێک ئەکرێت و ئێمە کە باس لە تونند و تیژەکەن ئێمە باس لە هەموو شێوازەکانەکەین و ئێمە وەکو دەستگایەکی ڕاوێژی پلانەکانی حکومەت دائەنێن بۆ بەهێزکردنی خانمان لە هەموو ئاستەکان لە کۆمەلگادا ئیشیمە ئەوەیە دانانی ئەستراتیجیاتانەیە و چاودێریکردنی جێبەجێکردنێ لەلایەن مؤسساتی حکومت لەلایەک لەلایەکی تریش کەرتی تایبەتە و کۆمەلگەی مەدەنی و هەموو ئەو کەسانی هەموو ئەو لایەنانێک کە لە کۆمەلگادان تا ئەو بابەتانێک کە جەنابەت باسەکە لێرە و لەوێ لە سوشال میدیا باس لێوە نەکرێت پێویستی بە بەرنمەیەکی توکمەی ڕیشەیی لە ڕیشەیەوە معالەجات و چارەسەری کێشەکان بکاتن تۆمەتبارە لەم کەیسەیە دکتۆرە خانزاد ینی ئەو توندیژە جیاوازەی کە بەرامبەر بە ژنان و کچان کرێت هەموو کەیسە جیاوازەکان لە هەموو بوارەکانە کە تونند و تیژی ئەنجامەدرێت کێ تۆمەتبارە بەڕای ئێوە؟ بەڵێ هەر وەک جەناب دەزانی ئەگەر تونند و تیژی چارەسەرکردنی فرەلایەن بی و هەمەلایەن بێ کەواتە هۆکارەکانش فرەلایەن و هەمەلایەنە کە پێویست بەوەیە ینی ئەوەی پرسیارەکە جەناب زۆر زۆر جوانە خۆ ئەگەر هۆکارەکان نەزانی ناتوانانی چارەسەری بدۆزیتەوە ئیش لەسەر بکەیت بۆیە هەر لە بەپێی پەیرەوی نوێی ئەنجومەنی باڵای گەشە پێدانی خانمان بەشێکی تایبەت بە پلاندانان و توێژینەوە و داتا هەیە کە بەدواداچون بەسەر ئەو کەیسانە یاخود ئەو کێشانەیە کە لە کۆمەلگا ڕوئەداتن تا بە شێوازێکی زانستیانە بە شێوەیەکی زۆر دروست بزانین کێشەکان چین لە بەرامبەر ئەوە بتوانین چارەسەری بۆ بدەزینەوە یعنی چۆ تا نەزانانی کێشەکە چیە ناتوانین چارەسەری بۆ بدۆزیەوە بۆیە پێویستمان بەوە هەیە کە زۆر بەڕوونی بە داتا نەک بە قسەی ئەم و ئەو نە بە کەیسێک و کەیسێکی تر نەخێر بە شێوەیەکی زۆر زانستیانە بە پێی داتا بە پێی هۆکارەکان ئەو زەمینە لەبار و نالەبارەی کە وای کردی ئەو کەیسە یاخود ئەو کێشەیە ئەوەندە تەشەنە بکاتن ئەوانە هەمووی کۆمەڵێک لە ئیشن بەڕاستی داڕشتنی سیاسات دانانی استراتیژیات و هەروەها یاسای تایبەت بۆ ئەوەی کە کچان و ژنان و خانمان و ئافرەتانمان بپارێزی ئەوانە هەمووی پێویستی بە ئیرادەیەکی بەهێزی سیاسیە خۆشبەختانە ئێستا هەم سەرۆکی ئەنجومەنی خانمان کە ئەکاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی خانمان کە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە زۆر بەجددی لەسەر پاڵپشتن و لەسەر خەتن و لەگەر ئێمن بۆ ئەوەی بتوانین پلان و استراتیژێتێکی تۆکمە واقعی و وەکردەوەی واتە لەسەر ئاستی پراکتیکی واتە لەسەر ئاستی واقعدا بتوانین جێبەجێ بکەین دابنن بەپێی ئەجندای حکوومەتیش باس لەواکە کە دش بە هەموو پەراوێز خستن و تونند و تویژیەکە وستێتەوە بەرامبەر بە خانمان باشە دکتۆرە خانزاد هەر لە پێشەکەکەیە بۆ ئەرزی واقع بەپێی ئەو مؤسساتە پەیوەندی دارانە من سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکە و بەو پرسیارە دەسم پێکە لە پێشەکەیە کە لە چ پارێزگایەکی هەرێمی کوردستان هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجا کەرکووک زیاترین ڕێژە هەیە ڕێژەی تونند و تیژی دژ بە ژنان لە کام لە پارێزگاکانی هەرێم زیاتران ڕێژەیە
بەڕای من کەلتور و دابوونەریەت کاریگەریەکی زۆر گرنگی هەیە لەسەر مەسلەی توندوتیژی و هەروەها هەندێک جار تەسیری دەوروبەریش لەسەر وڵاتان لەسەر شارەکانی تر هەیە بۆ نمونە ئێمە لە عراقێکی ناسەقامگیردا ئەژین پڕە لە توندوتیژی ڕەندانەوەی ئەو توندوتیژانێک کە لە عراق و ئەو سیستەمێک کە لەوێ هەیە بێگومان تەسری بەبیتن حتا بۆ شارەکانی تری کوردستان بەڵام لە ئەساسە کەلتوری کوردستانی کەلتورێکە ڕێز لە ئافرەتەگرێ کەلتورێکە حەز بە ئاشتەوایی یەکاتن کەلتورێکە حەز بە یەکگرتنی خێزانیەکە و ڕێز لە ژن و کچ ئەگرێتن بۆیە پێویستە ئەو کەلتورە بەهێزتر بکەین بۆیە پێویستە ئیش لەسەر ئەوە بکەین کە هەر دابوونەریەتێکی دەخیل کە لە دەرەوەی کۆمەلگای کوردستانیەوە هاشتە ژورەوە نێڵین تەشەنە بکاتنە بێ لە شوێنی خۆی بمێنێتەوە و ئیش لەسەر ئەوە بکەین کە چۆن بتوانین بەروەڕووی گەنجانمان بینەوە بۆ ئەوەی پارێزگاریان لێ بکەین بۆ ئەوەی زمینەیەکی لەباریان بۆ دابنێن بتوانن کچانمان بە هەستکردن بە پارێزراوەیی بە دڵنیاییەوە بتوانن بژین و هەروەها بەبێ ئەوەی هیچ جیاکاریەک لەسەر ئەساسی ڕەگەزیەوە بکرێتن کە تەرجمە بکرێتن ئەمە نەک بەس بە قسە و بەس بە یاسا بەڵکم تەرجمە بکرێت لەسەر ئەرزی واقع چۆن بتوانین کە بێ ئەوەی جیاکاری بکرێتن گەنجانمان بە نێر و مێ بە کچ و بە کوڕ سوودمەند بن بەهرەمەند بن لەو هەلانێک کە لە بەردەمیانە بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا هەموو کۆمەلگایەک ئەگەر خانمانی تێدا گەشە سندوو و لە ئاستێکی وا نەبوون کە دژ بە جیاکاریەکان وەستا بنەوە یاخود جیاکاریەکان کەم کرابنەوە کۆمەلگایەکە پێشکەوتونیەوە دکتۆرە دواپرسیاری من هیوادارم بە کورتی وەڵام بێتەوە کانی کۆمەلگای پێشکەوتنی بەڵێ ئەو لۆگۆیی کە بە یەخەکەتەوەیە ڕەنگی پرتەقاڵیە ئێوەش ئەڵێن بە دروشمی با جیهان پرتەقاڵی بکەین بۆ ئەم ڕەنگەتان هەڵبژاردووە بێگومان ئەوە هێمایەکی جیهانیە کە ڕەنگی پرتەقالیان هەڵبژاردە بۆ ئەوێ هەڵمەتە بکەن ئەمە هەم هێمایەکە و هەم شعارەکە هەردووکیان هەڵمەتێکی جیهانیە و نەتەوەی گرتوەکان هەڵی گرتووە ئێمەش بە پاڵپشتی لەگەر ئەوان هەوڵەدەین کە سیاساتی خۆمان جێبەجێکەین بۆ پاراستنی کچان و ژنانی کوردستان بۆیە ئەو ڕەنگە پرتەقالیە ڕەنگێکی جیهانیە هەموو کەسێک لە جیهان بۆ ئەوەی بەرەنگاری توندوتیژی بیتەوە چ واتایەکی هەیە ئەو ڕەنگە دکتۆرە کردنەوەی توندوتیژی ئەو ڕەنگیان هەڵبژاردی چواتایەکی هەیە ئەو ڕەنگی پرتەقالی کە بەڵێ بەڵێ وتم چواتایەکی هەیە چ مانایە کە بەخشێت بەڵێ ئەوەی وەکو ڕەمزێکیان هەڵبژاردیە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر ئاستی نەتەوەی گرتووەکان ڕەنگی پرتەقالیە بڵێ دکتۆرە خانزاد ئەحمەد ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ستۆدیۆی هەش بوویت سپاس بۆ ئامادەبوونت